لە دڵتدا ڕق و کینە بەرامبەر بە کەس هەڵمەگرە، چونکە ڕق و کینە کەسی بەرامبەر ناکوژێت، بەڵکو خۆت دەکوژێت. چاوەڕێی داوای لێبوردن مەکە لە کەسێک کە هەڵەی بەرامبەرت کردووە، چونکە ڕەنگە ئەو نەزانێت کە هەڵەی کردووە، یان دەزانێت و بوێری دانان باڵەکەیدا نییە. تۆ یەکەم کەس بە کە لێبوردە بی، نەک لەبەر ئەوەی ئەو شایستەیە، بەڵکو لەبەر ئەوەی تۆ شایستەی ئەوەی کە بە ئاسوودەیی بخەویت. بیرت بێت کە گەورەترین تۆڵەسێنەر زەمەنە، هەموو شتێک لە کاتی خۆیدا پیشان دەدات. ئەوەی ناپاکیت لێ دەکات، ئەوەی فریوت دەدات، وەک بەهێز و دۆڕاوێک دەمێنێتەوە. پەلەمەکە لە حکومدان، و پەلەمەکە لە وەڵامدانەوە، و پەلەمەکە لە پچڕاندنی پەیوەندیەکان، چونکە خەڵک دەگۆڕێن، دڵەکان نەرم دەبن و بارودۆخەکان دەگۆڕێن. بەڵام تۆ ئەگەر دڵت لە ڕق و کینە پاراست، ئەوە ڕوحت سەرکەوتوو دەبێت پێش ئەوەی سەرکەوتنەکەت بەسەر ئەوانی دیکەدا ببینیت.